ئەگەر بۆم بلوێ هەفتەی سێ چوار بەرنامە لەسەر ئەم مژاراکەم کام شەو باسیەکەی، یعنی بابەتی ماستاوچێتی لەناو ئەم کۆمەڵگایانەی ئێمە بابەتێکە یعنی خەریکە سەری هەمومانەخوا و بۆم گرنگ بوو لە باوەڕنماش ئەم بابەتە لەگەڵ ئەم بەڕێزانە باسکەین لەبەرەوەی کە ئێستا بەدەر لەوەی جۆرەکانی ماستاوچێتی لەولاوە ماستاوی کۆمەڵایەتیە و ماستاوی سیاسیە و ماستاوی مادیە و ئەیتر تا ئەوسەری یعنی تێڕوانینێکەیە کە هەندێک کەس یعنی نەعوذ بالله خەریکی ماستاوکردن و نمایشکردنن بۆ خوای گەورەش بەڕاستی، یعنی خەریکی دووڕوویکردنن لەگەڵ خوای گەورەشە، یعنی ئەو ڕۆژەی کە لە مەکەی پیرۆزیێتەوە هەر ڕۆژێ دواتر خەریکی شتێکی ترەکە زۆر پێچەوانی ئەو پرانسیپانەیە کە خوای گەورە پێی و تۆ بچۆ بۆ مەکە. ئەو دەقەی کە لە نوێژەکە تاوا بێ بەدەستی دەستنوێژەوە خەریکی تاوان و درۆی گەورەیە، خەریکی دووڕووی گەورەیە. و ئەمە چمچێکی هەیە کە وەکوتم یانی ئەگەر بۆم بلوێ هەتا ئەو شوێنەی کەیتر قێزەونیەکەین هەفتەی سێ چوار بەرنامەی لەسەر بکەین. پێشووی بێمەدین خانی ماستاوچێتی چییە؟ یعنی ئینسان بۆ ئەوەنە ئەگاتە ئەو شوێنەی خۆبچووکردنەوە کە ماستاو بکات بۆ عەبدێک بۆ کەسێک کە وەکو ئەو دڵی هەیە وەکو ئەو چاوی هەیە وەکو ئەوەی هەیە ڕەنگە دوو پولی زیاتر بێ. هەڵبەتە ماستاوە ئاینەکە بۆ بەڕێزان دانێن، بەڵام مرۆڤ لە ئەو مرۆڤانە چێن کە ماستاوەکە. من هەر ڕێک لە ماستاوچیە ئاینێکەوە دەست پێکەم بە پێچەوانەی تایسە. بەڕاستی ئەوەیش کە بە ماستاو لەگەڵ خوا مامەڵاکات خوا ناناسیت، چون ئەگەر ئەو پەڕی خواناسی لە کەسێکە ڕووبدا ئەزانێت لە هاندەرە ناوەکیە شاراوەکانی تۆ خوا ئەگەدار، چون ئێمەژین خوا نامەی نەنووسرا و قسەی نەبیسرا و قسەی نەوتراویی خەبەر لێ بۆیە ئەمە ئەو پەڕی خوانە ناسیە تۆ گەرەک تۆ خوایش گۆڵ بدەیت، چون لە ڕاستی ڕاستەقینە ماستاوچی خۆی ئەسڵەن بە بچووک نازانی. ئێمە وازان خۆی بەرانبەرەکە بە بچووک کەزانێت چون ێژەیە خەڵەتێن، چون ێژێ ئێستا وا چەواشەیەکەم وا سەری لێتێکە دەم ئەوە وا گەرەکمە دەسم کوێ، ئەگەر پلەس دەستی خۆم یەخم، ئەگەر منفعاتە دەستی خۆم یەخم، ئەگەر خەڵەتاندن و عاشقیە دەستی خۆم یەخم، ئەگەر ڕازیکردنی ئەوە بەو خواستەوە من هەمە خواست داخەوە بازێژار نەک بازێژار لەناو کۆمەڵگانە دەستی شانەکە. ئاخر کەسی ماستاوچی با بە تەمسیلێکی حەزەتی عەلی دەست پێ بکەم. ئێژە کابرایەک زۆر تعریفی حەزەتی عەلی کرد، ئەوەندە تعریفی کرد وتی کاکە گیان بۆست با لەم بەینە ڕاستی گم نەوێ ئەوە وا ها لە دەمیتوە و سەبارەت بە من یەژیتی من لەوە زۆر بچووکترم و ئەوە ها لە دڵی تۆ وا ئەزانی من ئەوەندە گێلم بە مام خەڵەتێنی من زۆر لەوە زیرەکترم. کەسی ماستاوچی لە ڕاستیە وا ئەزانێ عەقڵی ئەو کەسە ئەم ئەتوانێت دەسی تێ بدا لەگەڵ خەڵکی بێعەقڵە، لەگەڵ خەڵکی بێعەقڵا بۆیە لوێ خەڵکی عاقڵیش ئەگەر ڕەوای کرد بێعەقڵی خۆی سلماندێ، چون پیاتە هەڵتێت با نمونەیەکی ماستاوچێتی ڕاستەقی نەبێژم. ماستاوچێتی ئەگەر وشەکانی تر بدەینە پاڵی لە فارسیاژن پێی چاپلوسی، لە کوردیاوێژن پێی ماستاوچێتی، لە عەرەبیە بە شێوەیە کە توانین بێژین پێی ڕیا ینی چی؟ ینی ئەوە وا تۆ هەی ئەوە نەبی خۆت جۆرێتر نیشان بدەیت کە کەسەکە قوبوڵ بکە، وەکو بۆ قەزفووە کاتە خۆی بۆەوە بێژن بۆق بە قیڕەزل نابێ. ئاخر کەسێ لە قیڕەی بۆق بترسێ لە قیڕەی شێر نەترسێ کەی عاقڵە ئەبێ بۆق نەتوانێ ئینسانێک بەو قیڕەی زلیە گۆڵ بدات مەگەر ئینسانەکە بچووکترێک بۆق بتوانێ زاڵ بێ بە ملیە. لەو بەرەوە لە فارسیا چاپلوسی لە چاپیدەنەوە ینی شتێکە کەسێک کەسی نەیچیوێت تۆ لێی بسێنی، ینی گەرەکی نییە شتێک پێ بە چاپلوسی گەرەکتە تێکی بدەی لێی بسێنی. من بە تەمسیلێکی سادەیەژمی مەڕێک حەز ناکا گۆشتەکەی لە دەست بدا وەلێ قەساب سەری بڕی چۆن پێسەکەی دەرتێرێ فوی تێکە ئەم مەڕە ئاوا وەختێ فوی تێکەی گەورە بێ نازانێ خەریکن پێسی دەرتێرن. ئەم کەسە تێ چابلوسی ئەکا بۆ کەسێک ماستاو ئەکا بۆ کەسێک ڕیایی بۆ ئەکا وەکو مەڕەکە خەریکە فوو ئەکا بە قولە قاپیا
ئەوەندە فووی پیاکە ئەوەندە فووی پیاکە نەزانێ بەخۆی مەست بێت لە ناوی ئەم تەمسیلا لە ناوی ئەم تەمجیدا لە ناوی ئەم تەجمیلکردنی کەسە عەقڵی کەسەکە تێکەدا بۆ ئەوەی ئەو خواستە هەیەی لەو کەسە هاندەرێکی ناوەکی تیا دروستکە عەقڵێکی قبوڵی تیا دروستکە هەستێکی کراوەبوونی تیا دروستکە بۆی ئەو چتە هەیەی لێ بسێنێ لە ڕاستیە ماستاوچی با گەمژەیش بێت با کەسەکەەوە ماستایی بۆکە لاوااستر بێ وەێ لە ماڵۆتێت خۆی وابیر ناکات و ێژێ من نەتوانم ئەو گۆڵ بدەم من نەتوانم ئەو بخەڵەتێنم خۆ خەڵەتاندن هەمووی بە فێڵی عەقلی نییە مەسڵەن عەقڵێک گێلێک بخەڵەتێنێ دیا لە مامەڵەیەەکە کەسێک شتێکی تەزویری پێ بدەیت بڕێکات بە خۆ بچووکردنەوە کەسەکە خەڵەتێنی زۆرێ لە ئاژەڵەکانی ژینگە تا کەیوانەیە هەم مێرو لەرێ چاڵەکەنێ بەچی مێرو لەکەێ بە خۆ بچووکردنەوە چوونە بنی چاڵەکە تاوە بێتە خوارم بیگرێ نەتوانێت دەربچێت بۆیە لە ڕاستیە هەر کاتێک ڕوبەڕووی چابلوسی بوونەوە ماستاوچێتی بوونەوە لەبەرا بەر لەوە لە کەسەکە گومانێکتان بۆ دروست بێت لە خۆتان گومانێکتان بۆ دروست بێت چ کەمیەوە لە مناو کەسە تێ بە قسە تەواویەکە تا من سەرخۆش بووم و خواستەکەی ڕەواکەم چ بێ عەقلیەوە لە مناوە ئەو ئەتوانێ بم خەڵەتێنێ چ ڕەزیلی و دەستقوچیاویەوە لە منە کەسەکە ئەوەندە خۆی بەشێ بچووک بکاتەوە شاید من بتوانێت قەنەعات پێ بکات لەم ڕەزیلی و لەم دەستقوچیاییمە واز بێرم هێمە بینیومانە بڕێکات مناڵەکانمانەوەمان بۆکەن مناڵە دیە ڕۆژێ داوای پارەکە چۆن نەکات دیارە تۆ شتێک واتیا مناڵە ئەوەت بووەکە و ئەگەر بچینە لای کەسی ماستاوچیش بزین ئەو بۆچی ماستاوەکە ڕاستیەکەی ئەوە وایەژێتی ئەوە مەبەستەکەی نیە ئەوە توێکڵی مەبەستەکەی تەماحێکی هەیە نیەتێکیە خواستێکی هەیە باوەڕێکیە شتێکی هەیە ئەزانێ ڕاستۆخۆ بێژێتی بە تۆ نایکی و ئەبێ بیپێچێ بە شتێکۆ تۆ پێی نەزانی پێتی بکە باش بۆیە هەرکایە ڕوبەڕووی ئەمە بووی تۆ ئەوەڵ شتێکەکەی بێژە با خۆم داچڵەکێنم وریا بم کاورانم خەڵەتی باش تەبان قسەکانی تۆ ئەوە دەرەخا کە هەم ماستاوچی هەم ئەوەی کە ماستاوی بۆ کرێ لە تای تەرازویەکان بگرێ ڕەنگە قسەکانی تۆ ئەوی کرد ئەوەی کە ماستاوی بۆ کرێ ئێشتا بچووکترێت چکە هەڵیشەوان نەبوو مەبەستمەوەیە ئەو وا بیر ئەکاتوە سەبارەت بەم کاوراوا بیرێکڕۆگەر کەسەکە گەر تەندروست پێ من ماستاوم بچێت تۆ منە گەیاندە سەعسمان من خۆمەزانم 1 متر و 81 سانتم تۆ هەر بێژە 5 متری من بۆ گوێ ئەگرم بخەڵەتی ئێوە نیەت مەبەستمەوەسە نییە نێکتای ترازوە نەگەوە یانی وەکو کەرامەت وەکو قیم هەردووچان لە دوو مرۆڤن بڵێ دوو مرۆڤن بەڵام یەکێکیان هەر لە ماڵەواتێ نیەتی خەڵەتانی ئەوکەی کردێ ئەگەر تۆ قبوڵ کرد هەڵە خەڵەتێنێ کەواتە تۆ منیش من بچووک بوومەسۆ وەنیە بۆ ئەبێ من ببمە کەرەسەی ئەو من خۆم ئامانجم بەم زمانە بەکاری تێرێت گەرە کێسی من بکاتە ئامانجی کێشە هەیە سا کێشەیەکێ هەندێک جارە ئێمە لە بەردامەیەکە باسی ئەومان کرد مەسەلەن باسی مەشروب و نوێژمان کرد باشە وتمان یعنی ئەگەر پیاوێک مەشروب خۆر بێ و پیاوێکیش مەشروبیش بخوا و نوێژیش بکات تەبەن ئەمایان شتێکی کردووە ینی دینداریەکیشی لە پەنا مەشروبەکە کردو ینی لەگەڵ حرامەکە حەڵاڵێکی شەکات یعنی کێشەی ماستاوچیەکان دکتۆر بەشێکی زۆر لە ماستاوچیەکان هیچیشیان دەست ناکەوێ ماستاوەکەن هیچیشیان دەست ناکەن لە خەتەری داهاتووە بەسن بە بۆچوونی خۆیان با من یەک شت عرض بکەم ئەدەب و ماستا و دوو شتن نەکو لەمە لە هەرکی هاسڵا و ڕێزێکی کرد حرمەتێکی گرتین چایەکی بۆ داناین نامانیە سەروی خۆی وابزانین ماستا و چییە ئەدەب داواکاری نیەتیایە ڕێزی خۆتەگری من ئیسا ڕێزی جەناب تەگرم سرە ئەدەی بە من سەرەتە دەمێ گفتوگۆکەین ئەمە ئەدەبە وەلێ من ئەمە نام لە پێناوی ئەوە کرد تۆ بکەمە کەرەسە ئاخر ئەمە بەرچاو بکەین ئامانجمان هەیە و کەرەسە وەختێک کەسێک ئامانجی ئەبێت شتەکان بکەیتە قوربانی کەرەسە بۆ ئامانجەگری دەدەست وەختێک تۆ هەستەکەی ئەم زمانە ئەو بەکاری تێرێ ئامانجی پەروەردەکردنی کەسایەتی خۆی نییە کەرەسەیەکە بۆ خەڵەتاندنی تۆیت ناژن پێدە ێژن پێی ماستاو ئەنا ئێمە ئینسانە بینین زۆر لە ئێمەش گەورەترە من مامۆستان بووە مامۆستام وە دەرەجەم لە لایوە ئیمتحانم لە لایوە چوومەسە پۆلۆ لەبەر مەڵسا و ڕێزی گرتوم بڵێ ماستاوم بۆ بکە ئەم پیاوە کەرامەتی هەیە ڕێزی منەگرێت ئەوە ناچواتە قۆناخی ماستاوە ماستا وەختێکە وردە وردە گوێری لە کابرا تۆ خۆتەزانی ڕێک درۆ پێەکە تۆی گەیاندە ئەوە نیت تۆ ئەوە نیت ئەو ێژێتی باشە من بە تۆ ێژم کاک دەروم تۆ زیرەکترین مرۆڤێکی تایسا من لە ڕووی زەویا بینیومە خۆتەزانی وانی ێژم بەخوا ئەو ڕەنگی دەموو چاوی تۆ لە بەیانی تۆ مجامل لێەوەکە خوا ڕنگ نییە خوا خۆزای بزانێ خوا تۆی چۆن تۆ ئەزانی ئەمە ڕێک کابرا خەریکە درۆکە وەختی گومان چووە دەرم تۆ
لە ڕاستی لایداوە خەریکە مبالغەکات ئەوە نییە بەپی زانست دکتۆر ئینسانیش حەزی لێیە ئەی بەداخەوە ئێمە ئاخر ینی حەزی لێوەیە ماستاوی بۆ کێشەمانەوەیە ماستاو هەمیشە لا خوار بۆ لا ژوورەیەکات چون کاری پێ هەیە وانە کەسێکە کاری بە کەسێکی ترە ماستاوەکە بۆ یەکانە وەختێ تۆزانی کاریان پێتە بۆ پێ و خۆشە تعریف بکەن ئەگەر کاریان پێونێ و تعریف بکەن ڕەنگە ڕاستی وە لە کابرا هاتووە خەریکە خەڵەتێنێ بۆ خۆشتێ لە خەڵەتیان دەستخۆشی جایەکێک لە قسەکانی ماستاوچەکانی شەمیشە ئەڵێن بۆی کاڵ نەخەڵەتێ بەخوایج ئیشێکم پێو نییە یعنی مجاملە شێ ناکەم تێگەی ئەمانە ئەڵێ اینجا دەسەکا بە ماستاوەکە لە بەرەوە جێل مەبە و بزانە دکتۆر ماستاوچی هەیە بۆ خوا ینی مسلمان هەیە خەریکی ماستاوکردن بێ بۆ خوا ناوزوبیلانی بداخەوە دەبێ جارنا هەیە ئەو نقطە ینی دەبهینکە پەیدە دەبێ و تەسەووری دکێ گوبووی ڕەنگی بهتر نزیکی خوای گەورە دەبێ و بێگومان ئەوە تشتێکی نەڕاستە ئەوە تشتێکی نەدروستە ئەوە تشتێکی نەباشە مەست ئاوچی بگشتی گۆژێرە تێگوتن لای ما دەبێژین شەڵافی یان ژی بزمانی عەرەبی ژێر تێگوتن تەمەلق ینی مرۆڤ تشتێکی بدێ دیارکردن بۆ گۆمەمستا دیارکردن بۆ تشتێکی مەسلحەتێکی و بەداخەوە عالمێکی گەلێکی گەورە شخصیەتێکی مەژگەلکی حرمەت ژێر دەگرن ابن خلدون عالمێکی مەزنە و مامۆستەکی یانژین بێژن عالمێکی جواک ناسە و هەم سیاست ناسە ژیانی دي برتوكا خدا مقدمة ابن خلدون جو ناسكريا دور دي ديار كرن اگر تحزلي هي جيانكي خوش بكي آف ماست شيبا اوالي اواد بيجي جبر قدريا ويدتي هر جيانكي خوش بكي همجي يعني مناصب بوست و بريجي تيبقري كاك دكتور من تداخلية كم قسكي راسه لەسەر قسەکەی خۆت و قسەکەی ئەو ڕاستە زۆر هینەی خەڵک حەزەکەن بە شان و باڵیانە بێ چون کەمیان هەر لە دەرونی خۆیانە ئەم بە شان و باڵهاتنە خۆشحاڵیانەکە ێژن لە کاتی تووڕێ و لە کاتی خۆشحاڵیا بڕیار مەدە بۆیە ماستاوچیەکە خۆشیەکی ماستاوچی ینی قسێ بە تایبەت بۆ خۆڕاتی ناوەڕاست بۆ ئەم وڵاتی ئێمە ێژێ دەستەکەوێ بۆ ئەم وڵاتی ئێمە لە بەرنمەیەکە باسمان کرد ینی ئەوانەیە وەکو واقع قسەی کرد بێ بن خەڵدون بێگومان و ئەو واقع چۆن شلاقانی بێگومان ئەو واقع ئیرۆ کوردستانجی بەداخەوە واقعێکی هەم تام گۆ ابن خەلدون کە ئەنو تێدە ژیان دەکێ مخابن كسم قوت تشتك دستيوي دهيا قدرتك دستيوي دهيا خويا اوجي حز لدكي او صافين نحقيقي قهدار بكي واوا عكسي ايمان دارية اوا ظهورا وابيجم اوا صفاتي منافقة آياتي قرآن بيروز بيجي ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام هنكسي هنا قصي جواند بيجن زور معجبي بآخفتني وانا وكيقو استاتا وقودجي صندي جي دخي مصلحتي متدنينا ومن بو خواي وقصيد بيجم وهو ألد الخصام دلي خودت حقيقتا خودت دجمني تايا وخيري بوتا ناخوازي أو صفاتي منافقة يا أو نأوريكا قو بيخنبر عليه الصلاة والسلام بو مديارك يا بيخنبر عليه الصلاة والسلام بو هركسي ديارك يا قوتي إذا رأيتم المداحين فانثروا في وجوههم التراب أجر أو كستي آف ماسشي وديتن أو كسي شلافي ديتن أو يقو برنجي الشعر بيان برنجي نيفيسكاري بيان برنجي الزمان أو بسني نواقعي بدنا تدبراج آخو الوجه ويبخى أو ضروادكي بيخنبر عليه الصلاة والسلام دمي قو كاتي الصحابية جيرا قوتيا سيد الخلق قلت يا أو حضرة إبراهيم منم أو إبراهيم دمي جوجيرا قلتنا أشرف الخلق قلت يا إنما أنا عبد الله ورسوله أزبندو كولي خدمه بيخنبر يويما بيخنبر عليه الصلاة والسلام هرتم قبول لنذكر أو رنجد جفاكي ده بتبلغ بيخنبر عليه الصلاة والسلام بيخنبر يخوايا وحقيقة خير البرية يا ومقامي ويناد بلا مرقصولي لحر قبولي جنكر يا دمي جو جارك دانشت ناف جماعتك ناف صحابية فيها وكاتية جعف بيخنبر كريا جعف هيبتي ويكيا لرزية بيخنبر عليه
الصلاة والسلام بوينات بيجي هون عليك يا رجل إنما أنا ابن امرأة كانت تأكل القديد بمكة. صبري بك هيدي بناخ فرك بوتش أو كتي حالتي هذا من كوري جنكي ما قول مكة بيش تاخذ دا ديوار أو ناني جيان جيناني قول تفلي روني هشكي دبو دخار من كوري أو آفرتم بيخنبر عليه الصلاة والسلام أو قبول نكري يجبر وياك راستي بداخوا أو نقطة أمره الدنيا ده تفيجي هيا ناتوان بيجم تاني الجمة كردستان ولكن ما بحسي خدك لكردستان يعني او تشتاق زور بوا مخابن واوا بوا السبب جو قلق جارا كسي نمستحقي بوستا كيبي بيجي او بوستا جبرجو كسي جو مقتدرد او بوستا ده حزلي هيا كسي جيرا تشابلا بدن كسي هيا حزلي وتصوري من نازن يعني الدكتوري هنا كي برنجا كي قوت من تصور دكم شعوري نقصيل دف او بياو هيا بوي كي هركسي وري او قوتنا بيجي او قصة بيجي او مدحي نم مستحق بيجي بيقومان او شعوري نقصي تدا هيا دو كسي لف ضروا دك مروفا كي او خداني او بسنايا ومروفا كي ديجي مصلحتك وي هيا امرو وكي قوما مستوقوت زانا ترين بياو السرسري عردي ومن بخو شخصي خو كاك دارون يعني بيش كشفان هيد جيانا مدى درباس نبونا وكيتا صالي وري اقر من نوم روداو من بحسيدتكم دارون دهاله خود وازيلي بين اوابيا وكي خراب واوابيا وكي نباش لكن حالي حاضر برقو طمايتيا من هيا من طمعي هيا داروني من صالي وري من بين قناه من بين الرودا كاك دارون بخا والله تزور زيركي ما شاء الله شو ديرا ما حاضري ناكي كاكرو دارون والله هم هرتي بابتو قصتك وما ما شاء الله شو ديرا مروفكي زيركي او حقيقتك مدوكس دروا لفدك مدوكس نحقيقه جبرات بيشن وأواجه اتفاقية كاكدرون جميع فقهاء مسلمان جو حرامة جبر جو ضرو تدهيا ونفاق تدهيا يعني ها بسندان وكي جو ما مستقول خست إطاري أدب ده همان كذا موضوعي بسندان هيا بسنداني واقعي بسنداني الصادق مروفكي زانية فعلا زانية مروفكي يعني بيشكشفانكي درسته بوي بيجي ولا تدرستي يعني بسندانكي واقعانا حقيقتان بيجو من رابم ضروكي بكن بيجو من مجبور بمن نتشتكي نراس بدمدياكل او بسندانا ما دام نكذي كاتي مبالغه ده هرد اطاري مباح دميني لكن دم يقول كذي كاتي مبالغه ده دبي مكروه ودم يقول كذي كاتي ضروي ده دبي حرام نفاق مطلقا وأوا هردجياني بيخنبر عليه الصلاة والسلام ده بيدا بوكاك دارون ما كاسي يقوم ما بحسي منافق دكن وجزائي وروج قيامتي إن المنافقين في الدرك الأسفل من النار هرد داوية جهل منافق بوشبو منافق إنسانك حزلي هبو طماتي هبو بقوتي بيخنبر عليه الصلاة والسلام بوي باراستن ينبأ أو برا بغنائم وأنفالي قدهات لجنب بيخنبر عليه الصلاة والسلام حزك جو بشك جوان أنفال بيجي ويدا بو أو يكيد جو أشهد أنك رسول الله للحقيقة أخذت جو نبيخنبر إخويا دەست خۆش دکتۆر تازە تۆ دوور خراویتێتەوە لە مینبەر تێگەی جایتر ڕۆژدا قسە بکەیت جارێ قسەی خۆش بکەم بە کورتی دەیانگو کابرای لە زیندان چوونیەدا بەو حیزبێک کە زیندانی کرد بوو باش بردوبیانە ئینفرادی لەوێ شەرەیدا گوتیان کوورە عەزیەتە دەنگ و چێوەم دەبن هەر ئێرێ تا چار ئەوەیە ئیدێ مشکا برێ بزانم سوالەکە چێ دکتۆر تەواو لە ڕووی دینیەوە ماشەڵا زۆر جوان چۆ ناویەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە باسمان کرد با باسی ئەم ناوچێ بکەین کە ئێمە تیاژین کوردستان بەگشتی چ هۆکارێک هەیە بۆی کە مەسەلەن ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە سیستەمێک وای کردووە کە تۆ بۆ بەڕێوەبەری دایرەیەک بۆ وەزیرێک بۆ ڕێیز وزەرایەک بۆ سەرۆکی وڵاتەکە ماستاو نەکەی سیستەمێک هەیە کە لەژێر ئەو سیستەما هەموو کەسێکی ڕێخستووە و مرۆڤ کەمتر پێویستی بە ماستاوچێتیە بەڕاستی لەوێ حەمە دکتۆرن کەس بۆ کەسی نابێژێ دکتۆر محەممەد خالد مرشد دەروون کەس نابێژێ دکتۆر خالد یا باسی ناوە کرد کاکە ماستاوچی هەیە لە کوردستانە مەسەلەن ئەڵێ کاک شێخ دکتۆر محەمەی خانی ئەرێ کاکە بۆ خاتری خوا یان محەمەی خانی یا دکتۆر یا ئەڵێ مامۆسا عیب ناکەن کاک دەروون من محێدینم ناوە بەخوا محێدین 28 ساڵ 30 ساڵ بەر لە دکتۆر بوو محێدین گەورە زیاد دکتۆر وەڵام محێدین خۆی دەی من 56 ساڵمە 56 ساڵ محێدین و 20 ساڵە دکتۆر بۆ ئەو 56 ساڵە من
پاسکیلم لێ خوڕی من سیارە لێ خوڕم من نەجاڕیە زانم من کرێکاریە زانم من سەفەرەکەم مسافرم کارە باشدا بۆچی بۆ هەموو شتێکی منتان لابردەکردمتانە بە دکتۆر ئاخر یەک خراپی من زۆر خۆشم تێ لەو شەی دکتۆر ئەویش دەزانێت بە ماقەڵەتیم ڕێوی بە پەپکە چەورایەگرت وڵا باباسی سیاست کرد وڵا سیاسیە لە وڵاتە ڕەنگە بە خۆی ڕەنگە خۆی بەخۆی ناگاتەوە بەس ڕەنگە لای هەوادارەکانی هەوادارە ماستاوچیەکانی بە ناوی تەنیای خۆی باسیکەی ڕەنگە ڕەمی بکەن بووگڵ یاڵا ئینفرادەکەی تۆتی تو بۆ چۆ ببەن هەلوێنە چی وای کردووە ینی سامە باسی سیستەممان کرد ینی لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا تاوە سیستم وای کردووە تقریبان خەڵک پێویستی بە ماستاو نەبێ ماستاویش بکات تۆزێک لە بەردەمیش ماستاوی زۆر بەسیتەکە بەس لێرە لەم وڵاتە چی وای کردووە ماستاوچی ڕەواجی هەبێت چکە بیرمان نەچێ مەسا هەر باسی ماستاوچیەکەین وەکو ئەو وتەی کە دکتۆر باسی کرد بەڕاستی ئەگەرە تێ خۆش بژیت ماستاوچی بە یاری چی وای کردووە خەڵک بۆی کە خۆش بژی ماستاوچی بێ لێرە کاک دەروون ئەگەر ئێستا بۆ نمونە ماستاوم بکرد بە ئێستا هەر خەتیب بوو تێگە لە قەبری مردووە باشە اینجا دەمێ بە کورتی لە ڕووی مێژویشەوە شتێک بڵم لەسەر ئەو ماستاوچێتی یعنی بڕۆ ببینە لە تاریخ تەماشاکە ئەمە بڵێن تاریخی ئیسلامی دەڵێن لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مەسئلەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیەوە وەکو جەنابی مامەستاش ئاماژەی پێ کرد لە یەک مەجلیسە کابرای زۆر وەسفیەکەچی کرد وەکو برەی مجاملەی لۆ کرد بامە ئەو حاشی ناو لێ بنین پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەیلەک قەطعتە عنق صاحبی گوتی ملت شکاند واد لێ کرد ینی ئەو تەجاوزە چیە دەیکەی ئەوەندە چی ئەومەت هەی دەکەی ینی لە شەرعدا حساب کە ملشکاندنە هی کەسێکدا دەیکەی نابێ ئەتو زۆر ئەو کەسە لە ئاستی نەفەراتی خۆی ببێ دەرێ ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تطروني كما أطرت النصارى عيسى بن مريم فإنما أنا عبد فقولوا عبد الله ورسوله وەکو مەسیحەکان مەکەن کە پێغەمبەر عیسایان کرد بەخوا ئەمن عەبد موبەندەی خوا مە پێی بڵێن پێغەمبەری خوا يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستی بەو مەسئلەیە کرد کە ئینسانێک نابێ لە حەدی خۆی لە ئاستی خۆی زیاتردا بەرز بکرێتەوە بڕوو تەماشاکە لە تاریخ پێشتر ئەوانی ماستاویان دەکرد چێ بوونا شوعەڕا بووینە ئەوانەی کە شعریان نەگۆ زۆربەی زۆری شاعیرەکان ئەچوونە لای دەسەڵاتدارەکان شعریان بەسەردا هەردەگوتن قسەیان لۆ دەکردن یعنی ئەوانیش پارەیان نەدانێ پارەی دەوڵەتیان پێدان و لۆی شعری زیاتر و هەموو شتێکیان بەسەردا هەڵبڕین یعنی هەتا من پێم سەیرە لە تاریخ دیتم متەنەبی شاعر جارێتی لە بۆ مسر لەوێ کاریسە ڕوویدایە یعنی زیلزال ڕوویدایە خەڵک زۆر مردیە خانی زۆر ڕووخایە ئەو هەموو شتە هەیە دەڵێ ما زلزلت مصر لشر يراد بها ولكن رقصت من عدلكم ثربا خۆ زیلزالە ڕوویدا لەبەر و شەڕێک نییە لە میسر هەبێت تەنها لەبە عەدالەتی تو هەر پەڕیە و ڕەقسی کردیا ئەو هەموو خەڵکە کوژرا ئاعتیادیە بەڵام ئەو ماستاوێکەکە لە بۆ ئەو لۆ خاتروی لە مقابلدا شتێکی بدەنە ئەو خەفەتەی هەیە لە دڵی دابچێتە دەرێ قەستم چییە یعنی بەڕاستی ئێستا تەماشا دەکەی هەمووی کە ماستاوەکە هەمووی ئەگەڕێتەوە لە یەک هەدەف یا پارە یا مەسەبێک بەدەستبینی ئەو کەسە زۆر جاریوە ئەو زۆر شتانە دەکات ئەوەی کەسایەتی خۆی پاراستێ بڕۆ لە تاریخە تەماشاکە ڕەحمەتی خوا لێبی ئیمامی ئەحمەد کە موجاملە و مبالغەی ناکرد لە بۆ دەسەڵاتە لە زیندانیان کردیا ئیمامی سەرخسی لە زیندانیان کردیا سعیدی کوڕ موسەیب لە زیندانیان کردیا دەیانها عالم و دیندارمان هەیە کاتێک کە شتێکیان لە بۆ سەڵاتین و لە بۆ دەسەڵات نەکردووە و خزمەتێکیان پێشکەش نەکردووە کە ناشەرعی بی تێدەگەی هەموو شتێکی لە بۆ بکەن جێگایەکان زیندان بووە جێگایەکان عەزیەتدان بووە دوور خستنەوە بووە ئێستا من لۆ دوور خورایم مجاملە نازانم ماستاوچی نازانم ڕاست و ڕاست قسەی لەگە دەکەم خوتبەکانی کەدایەتیشم لە قەدیم هەموو هیچ لێ پەشیمان نیمە ئەم نەزانم بازی قەدیمە دەیدەم ئێستا ڕاستە قسەم نەکردی و لادرایمە دوور خرايمەوە لە منبەریدا بەس ئەو بازی ڕابردوومە من دەیدەم ئێستاش بێم بۆ سەر منبەر قسەی زمانی قەدیم ناکەمەوە خیتابێکی نوێم هەیە لە بۆ ئێستاکەدا شێوازێکی دیکە قسان دەکەم کە لەگەر ئەو سەردەمە ئەو وەزعی ئێستاکەدا بگونجێ بەڵام مەبەستی من چییە یعنی بەڕاستی ئێستا تەماشا دەکەی ئەوەی ئەوڕۆ کە ماستاوچێتی دەکا ڕێک نیفاقە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچەندە زانان دەفەرمون فەرقی هەیە یعنی ئەوەی ماستاوچێتی دەکا و نیفاقەکە بەڵام یەکێکە لەو سیفەتانە یعنی ناڵێن بڵێن فەرقی عەمەلی بالضبط ئەوەی اعتقادیەکە ئەوە وەکو کافر وایە کە لە دڵەوەدا ئینسانەکە منافقە بەڵام ئەوی وەکو سیفەت تێیدا هەیە لە زەمانی پێغەمبەر عەبدوڵای کوڕی مام عومەر کۆمەڵی خەڵکی دی لە لای دەسەڵاتدارێک دەهاتنەوە فەرمووی چتان گوتان هەر زۆر مەدحمان کرد لە ژۆرێ گوتە ئەی لە دەرێ گوتی وەڵا لە دەرێن ئەمە شتی دیکە دەڵێن ئەو کابرایوانیەوە چێوە ئێمە گوتمان گوتی كنا ذلك
نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم، كنا نعود ذلك نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم. فرمي أما لسدمي في غمر صلى الله عليه وسلم أو ما بالمنافقات دادنا كاتك دي رويجك قسيتي لو ذكي كاتي دس يدري تو قسيتي دي كيلو ذكي تو بهردو اشتكان دي يخشد بينها بيت جوازها بيت تكو ذاك بابي صفة النفاق نفاق لقرآن لا صفة زيادة باسي كرا خوي جورا باسي كده لقرآن في روز ده هم صفة خرافة كان إذا تبالله ضمن شان ده أو ما استوشيت هي ببينا كسك لكن ده صلاة دارك بتواني قسيتي حق بك في غمر فرمي صلى الله عليه وسلم أفضل الجهاد ذيك كلمة حق عند سلطان جائر فرمي لقى إمام حمزة فيك ويا رزا ورحمة إخوائي لي بي باش أمسين في دي أوروك بوخل كتايب باسي كردستان ذكي والله أو حزبانة دامزران أو حكومة دامزران زور بي زوري أو قرفتاني لو كردستان هي ما استوتي كان أجر أو ما استوتي أنا نبونا إستا كأوها بدأ صلاة دهر درنو كسيتي وكو إيمان أكاديمي لي بهرورده ببوايا بحق بلي حق وبنا حق بلنا حق أيش أوها غرور ندب تاجر كان أجر بيتو أوروكا ما استوي النكر ما ونشوفان بما استوتي باريان وربقد با عرديان وربقد جيجان وربقد با بحق خوي وربقد با استوروا أود صلاة دار وندم غرور ندب أو أستي أو حيلين دهات استك ما أورو تماشى ذاك إنك بدكتورته بمهندسته بملاته بشيخته بسيدته همي مجاملاك همي ما استواك همي لين يزيك بتولد الصلاة بنا حق كان نالنا حق كاك من دستن بهم جيجانا كمش ماشي جنابتك مستاق اجتماع برنامج ودت وأنا بدو كلمة قصي حقي تدابك تدقي يعني فهمك يخون بقينا بلم كاكا لو كردستان ما استوتي زورة خلشي خراب زورة خلشي زورة كمصلحتي أو ملتي ناوي بلام لبرخاتي مصلحتي شخصي خوي وادك كاكا لو كردستان تماشاك إستا ببين برو بلك كاكا اشتيكم ده من اختصاصي خم مثلا الطب دمي كاكا كوجاك دابنم أجر شريك نبي نادني أجر عرزك ورقري أجر شريك نبي نادني أجر ما استونا كين نادني أجر ليان يزيق نبيون نادني أجر بشي ندي ناداتي باش إستا تماشاك كم براسي إنسان لو وايلي هاتيا يعني بين بخش أو سؤالي تجاهي دكتور كما اختصاصي أو لو بشر وايلي دي يعني أو قران كان يزوريت سيف بس جسمي أو إنسان دادي تا وايلي دكا بدرو كان بلي راستي بنا حق كان بلي حق وايلي بي أو إنسانة مدحي كسيك بكا زور لأستي خوي دا بيبا تدري مبالغي تيدا بكا هالسي بهاي إنسان يلي خوي دا برميري أو إنسانة بدا تطرفي بران بركة شاتي فضيلة بي بدا كتي أما أجر مسلمان بي أوهاني أجر عشاير بي أوهاني أجر حتي الدوي استبتو تماشاي دكي لو بشرون دا خوي بيرزو بي قيمة دكا إمام الشافعي فرمي أجر بيجيم لتناني غبير بيخم أجر بمرم قبري غبيت دا بمشارنوا إذن فلماذا أزور زيدا وعمره بابا من لو بس بسرداني زيد وعمر بكم عيبة يعني براستي من زور جاري ويستا بعض ما مصادبين بابا هاش في شيء خوم لبرشا وكبي كاتك دل دعوتك روى لبون دعوتك بيس جارو هذا استي برسكريتو ربي خدا خير تام بنوسي خدا خير تي بنوسي كاكس هزار اون دي تزياوز دعوتك تو دكا هر اصلا استجابه كردني او نوع دعوه ثلوانيه للرو شرعيه وداشتي شي باش لبرامبر او قصه حقانه باو ارق وبصر استغفر الله عفوا إذا كاكا درون براستي إما براستي لا عفوا تخوة أبو كم مسافر مكاكا الريزة تساعد ما ذكر يعني أما براستي ده إما لكردستان ضلين يعني بقوينا أستيك بتوانين همونا فركان لأستي خوان رابقرين كسيك كشهادة دارة رقيق بيقي خوي بيبدا وكو همو دنيا جنابك سيشي زور جوانت كفرمو استا لدنيا دا مجاملة أمن هر اوندش له إضافة دا كم ظلم هر نما مجاملة لبرو بيكا كابرا مكسبي بدزناكوي ناتوانن شتيشي بداتي حتى هواري قصبكا شتي بلي ناتواني شتيشي إضافة بينتك لبرو سيستميكي إما لكردستان أو لدست مان دا بواسطة أو ما استوشيانتيا مؤسسات مان لدست دايا دولتي مؤسساتي نيم بلهم همو كسي لسا ميكانيزمي خوشتي بيدا دليثرت يعني كابراتي لبرخاتي خزماتي كابراتي لبرخاتي ما استوشياتي كابراتي لبرخاتي ولا قريش شركة دبيني هموش تيجي لبو أنجام دادري كاكا إما بيوست من بوي بشرك دروست كين إنسانك دروست كين وكو أوي قرآن وحديث دفرمي ودروست بكين يعني مجاملة نكا بس بعض كسمان هي مجاملة كاتو بريشة تدريجو بزمداني ومنديلك هو يعني دسي هندي قصدك هندي شد له هم خلط شيء سادش بمدزي ضل ما مستأري أو بياو أو قصاني أو ضل راس صح لكن نقرب كلمة أو أستبراس زمن بس ما بس كاكا أو كلمة قصي أخيرة بقين يعني بشرك فروردكين مثلا يستمع انتخابات ما ديت بيش بون منا كاك الدنك بمن مدى بتو مدى بيه مدى الدنك بيشك بدك خدمتي اولات دكا تلو اند عقلي خد ضايع كردي اولاتي دنيا ببين امريكا لما بين الجمهوريه الديمقراطيه دا خلق بفنزي داز ديانغوري اما لما مجامل شي كان هيك ما بيناكري خلق برد بيدي حضر ما تعيدك خدمتي دكا جاري جواهيا اما الشرع داشتيك مان هي بيدلن كابرا جاري واهيا دنيا ورقري لمقابل وقيامتي لدستي بعض كاز من بسايخم لو كردستان دبي
دنياشي لدەستەدا قیامەتیشی دەستی خەسیرە دنیا والآخرة. خراپترین نمونە دنیایدا وەکی دیکتاتۆر وەکی تشتێکی خراپ هەر فرعونە. ئەوژی نەبوو فرعون نەبوو کەسێکی خراپ ئللا دریان ماستەچی ئاڤچیادە. يعني وك فرعون جي أوجي وقلك دستهلات دارا حزي لي هبو أو مدحاو كسين دردورا ويهبن جيرة شابلا بدن لنكاري بو آياتي قرآن بيروز دي بيجي وقتي فرعون حز لي كريا قلت لا أعلم لكم من إله غيري لقوري فكري من لقوري عقلي من لقوري تفكيراتي من خواب بواج غيري خوا نابينم لبوش زيادة أو قافا آفيد جبل قلت ما شكر هر كسي عاقل مان كسي زانا هر كسي سريخ وشمان دري كسي قصة نكر كسي دي نكر قرا وصل أنا ربكم الأعلى. أقدروا سيشي جوان هي هاتو بيرم لسقسي ما مستايدلي عندك الشيطان يخاف من آية الكرسي. شيطان آية الكرسي بخينا ليه تسي عندك دا صلاة دار هي يخاف من فقدان الكرسي. الترسي كرسي لدزدا هنديكس هيا جالسين يصفقون لمن على الكرسي بس سفريلو كسيدا لسا كرسي دانشتوا معاشك شيش حو مليون 6 مليون رحمة الله باشا من هلبتا نانا تاوكاتي توي هلبتا الرئيس اتوانم بلا من بوچوني خو من لبرانبر او قساني ك مچوركي بيا هنا دكتور كردي لناو شتێک هات کە ئارەقەکەی بسڕم یانی ئەوە فەرقی هەیە لەگەڵەوەی کە من کەمە ماستاوە بۆ بکەم کاک دەروونگیان هەمووی پەیوەندیەکانی مرۆڤ بۆ 5 پێداویستی گلاسرێژێتی ئازادی شادی قودرەت خۆشەویستی مانەوە و ئەگەر پێداویستیەکان ڕەوا بوون یانەون بنیادی پێداویستەکە بێ بەڕاستگۆیی بێ لە هەر کوێوە ماستاوچێتی تیا پێداویستی ڕەوا بێ یانەوێ درۆیە کریا و یەکێک قوبوڵی کردێ زۆر عیبە بۆ کەسە عاقڵەکە درۆکەی قوبوڵ کردێت چون درۆ ڕێگەی ڕاست نیشان نادا بە ڕێگەی غەڵەت ناگەیتە جێگەی دروست بنیادی ماستاوچێتی لە هەر وڵاتێک دانریا بنیادی ژیانی کۆمەلگاکە بەرەو شایستە سالاری ناچوە بەرەو ناشایستە سالاریە چوە تێمە سەری تەمسیلێک لە کەلبیەکان ئیتر لە وڵاتی خۆمانە خراپترین ژیانێژن وەک سەگەژی دیوجانسی کەلبی یەکێ لە فیلسوفەلی دەورانی ڕوومی باستانە کە وەختێکە ئسپارتەکان تێن یونانە ڕوخێنن فەلسەفەکانیان فیلسۆفەکانیان زاتیان نیە قسە بکەن قسە ئەکرێن بەدارا ئەخرێنە سجن شارە و دەرەکرێن بۆ ێژین چۆن فێر بووین تەحملی سەختی بکەین لەوێ لەزەتگەراکان هێدۆنیسم تێتە ئاراوە لەوێ ڕەواقیەکان تێنە ئاراوە کەلبیەکانیش تێناراوە لە کەلبیەکان دیوجانس بووە نەقڵەکەم ێژن دیوجانس هەچشتی دنیاوازی لێ ئاورد گۆزەیەکی بوو خمرینێک تیا خەوت گۆزەکە بۆ ئاو خواردن و ڕۆژێکیژن دای وەدارێ دای لە گۆزەکە شکاندی چون ئەو وەختە دەفرنەوە هەر گۆزە بوو وتیان بۆ شکاند وتی کورە ئەو نەوتم با گەرم نێ و خۆر لێ نەداوە ئەو نەنەوە بشکێ خۆمم لە بیر چوو خەریکم گۆزەیەکم بەخێوە کرد شکاندم بۆەوەی تر خوتورەی ئەوێمە نەمێنێ ێژێ ڕۆژێک پاڵی داوە خەفت و ئەسکەندەری مەقدونی وتی پیا ماقوڵیم گەڕەکە کێس یەکێکم بۆ بێرن وڵا هەر یەک دانە هەیە تۆزێ عەقڵی زۆرتر بێ لە گشتی و دیوجانسەوتی کاوتیان ناوەسە لە بنیەوە دیوارە ئاخەوت من تەمسیلی بۆەکە مەگەر وەکو خۆی نییە ێژم با جەوەکەی بێتە بەرچاوی خەڵ ئەمیش بەری کرۆ دیوارە و پشتی کرۆ خەڵک خەوتوتیان بچن بێرنی وەختێ چوون هاوردیانتیان ئەسکەندەر بانتەکاوتی ئەسکەندەر کێستیان حاکمەوتی دەی بێژە بێ بۆرە وتی ئەو بانی تۆکە حاکمە وتی دەی بمۆن بۆل من نایە ئەمیش 50 کیلو نەویانە هەردوو بن باڵی بردیان لەبەری ئەسپەکەی ئەسکەنەرا دایاننا ئەسکەنەر وتی تۆزانی من کێم واوتتە نەیەم وتی تۆ کێی وتی منەوەم لە بانی منەوە هیچ نییە بیکەینە کوردیە بێ وابێژینی وتی ئەی تۆزانی من کێم وابانگ وکرد تۆ کێوتی من هیچم چونە وتی لە بانی منەوە بەس هیچ نییە ناوتی لە بانی منەوە بەس هیچە وتی ئەی تۆ کێوتی من هیچ ئەوە چووە بانی ئەو ئەسکەنەر زۆر پێی سەیر و وتی آخر چۆنە بێوتی آخر تۆ بەچی خۆتا نازی خەیاڵکەم خەڵکە ڕاکەن بە دواتە و تێن بە پیری تۆ بۆچی تێن ئەوانە ڕاکەن بە دواتە بە تەما هیچ شتێک و بیان دەیتێ ئەوانە تێن بە پیری تۆ لە ترسی شتێکە لیانی نەسێنی من کە هیچ بم نە شتێکمە لێمی بسێنی نە شتێکمەوێ بم دەیتێ دا پێمی تر بە هیچ نامێنی لەسەری تۆ تێمە خوارەوە وێ پێویست ناکا بێمە بەرەو ئەسکەنەر وتی زۆر ناڕەحەت بوو وتی
هەر شتێ بڵێ وتی وەڵاهی ئەگەر لاچی سێبەرەکەی لەبانم لاچێت لەوە بەر تیشکی هەتاو لێدا میسا سێبەرەکەی تۆ نایڵ تیشکی هەتاو لێدا ڕۆبات تیشکی هەتاوەکە لێ بژن ئەسکەنەر یەک ڕێ کرد تی بەخوا ئەسکەندەری مەخدونینەوەیان حەزمە کرد دی و جانسبایە ئەوەی ماستاوەکە یەک شتی نییە عزەتی نەفسی قیمەتی نییە خۆی ئەمی چه هۆکارێکی مێژووی هەیە هۆکارێکی کولتوریە هۆکارێکی دەرونیە لە ڕووی دەرونیوە نائەمنە ئەترسێ یا شتێکی نەدەنێ یا شتێکی لێبسێن یا لە ترسی گیانە یا لە تەماحینانە و لە ڕووی جیهانیشە بۆ مەسلحەتی خۆی هاتی ئەمەم کە ماستا و تعریفەکە ئەسڵان مەسلحەتی بەرانبەرەکە بەرچاو ناکات تعریفەکە مەسلحەتی خۆی هاوردیەسە تعریف و ئیتر گرنگترین شتیژەوەیە تۆ ڕەوایکەی تەییدیکەی لە ڕووی کولتوری و کولتورەکە لە دوورۆ هاتێ لە ئەمریکا پرسی لە کاورا هاواری ێژێ ئایم فاین چۆن ێژێ خاسم لە لای ئێمە ئەپرسی چۆن ێژێ خوا بمکەوەنەوە کرد کەی جواوی چۆنی خوا بمکەوەنەوە کردو بوومە ساق قەزا لە گیانم هەرچی کەسمی ئەمە جواوی خۆشتەوازەست کولتورێک ئێمەی وا فێرکرێت چوون لە لای زاڵماوین لە لای دەسەڵاتاوین سلسلە مەراتب بووە ئەرباب و ڕەعیەتوە خان و نۆکەروە ئەشێ ئەم لە خوارەوە قسەی بکرای ئەو لەبانە ئەوێژە چۆنە تۆ نازانی لە پەروەردە تا چوە سناوی پەروەردە تۆ هاتێ سناوی زمانەکە تۆ زمانەکە خۆی لە خۆی زمانی چابلوسی زمانی ماستاوچێتیە بێ ئەوە زانی تۆ بخۆ چۆن حەلەکرێت تۆزێ ڕۆشن بیریمانزە چۆنی زۆر سپاس هیوادارم تۆش باش بیت عیبێکی تیانیم قسە من باشم ئەی تۆ چۆنی سلام عەلەیکە سەلام لە ڕووی مێژووی و وەکو مامۆستاوتی هەمیشە حاکمەکان مەجلسێکیان بووە کابراایەکی تیاوە لە لای مێژن پێی دەڵغەک نازام لێرە چی پێژن بەس لێ ئەشێ خۆی بە هەموو شتێک بچوو کرای بۆ ئەوان پێ بکەنن بەس مەیمون بازی دەرهاوت بۆ ئەوان پێ بکەن شاعێری تیا و ئیشی نەو بۆ بەس پیاوت ێژن یەکێ لە شاعێرەکان بۆ یەکێ لە حاکمەکان باهیمجانیان ناوردوو باهیمجان نێژنیەوەیش باهیمجان جا باهیمجان وەختی لە ڕۆنا سوورەکەی تۆ زۆر بۆنی خۆشە بۆنی خۆشی باهیمجانتی حاکم زۆر حەزیلەکە ێژێ بێرن هەر تێرن هەر ئەخوا ێژێ ئەمە چی و خواردمێژن قوربان باهیمجان و ئیتر ئەزانێژێ وڵات شتێکی زۆر خۆش و ئەمیش دەسەکاتە نووسین لەسەری باهیمجان یەک دەفتەر شعر بۆشە تا دوای نان ئینەکەژێ شا خۆشی لە باهیمجاناتێ باهیمجانەمێ زۆری خواردە نەخۆشەکەوی بەیانی شا ئەڕوشێتەوە حاڵی خراوە ێژن شا باهیمجان کوشتی یەک دەفتەر زەمی باهیمجانەکە تێ بۆ شای خوێنە تۆ شاژێرێ دوو لە ڕووتان قڕم ساخ من لە تۆ تێ نەگەیشتم ئێوارە ئەو هەمکە وەسفی باهیمجانە چیویسا ئەم هەموو زەمەژێژە دێ قوربان من نەوکەری تۆم خۆ نەوکەری باهیمجانی ئێمە بەداخەوە ئالێرە کێشەیەکمان پێیاکرا لەونەوە ئامان زۆرە حاکم حەز لە کێکە حاکم منیش برا حاکمنە من باوکی بووک حەز لە زاوایەکی سەر لەبەرەکەم زاوارڕێوی بکە جا منێژم زاوارڕێوی خۆشە زاوارڕێوی ئاخر زاوارڕێوی خراوە فێڵەکەەوە باوکی کچەکە زاوارڕێوی قەینا زاوارڕێوی خراوە حاکم دەسەڵات لەگەڵ ئتاعەتە ئەگونجێ نەک لەگەڵ تەمەڕۆدا لەگەڵ ملپێچیە بۆیە هەمووی حاکمەکان کەسێکە ڕاستکۆس سادقە ڕق قسەکەیەکە ماستاوناکە لێ ئەترسن نەمەگە ڕۆژی هەڵەیەکم بێژێتی وەلێ ئەوەی وا ماستاوەکە هەڵی چەکاتە ڕاست ناشرینی چەکاتە شنێژن ئەمە باشە نائەخلاقیی پێ ئەمر بکەم جێبەجێیەکە حەلی جەهانی تەندروست چییە؟ بیری ڕخنەگرانە ئازاد بکرێت من وەختی توانم ڕخنەگری قوبول بکەم دەروون دروستێکم تیاابێ ڕاستی خۆشەویست خۆشتر بێ لە خۆشی دووچت هەیە لە ژیانە دوو ڕێگانەیەکە دوو ڕێگانەی خۆش و دروست ئایا من ڕوبەڕووی دوو ڕێگانەیە بوومەوە ڕێگایەکیان دروست پێ و ڕێگایەکیان خۆش بێ من ئەبێت دروست هەڵبژێرم یا خۆش مادە هۆشبەر خۆشەوە لێ نادروستە من ئەبێ هەڵ بدەم لە بینی خۆش و نادروستە لە بینی خۆش و دروستە دروست و ئەگەر کریا با جوان بژین دروست بژی خۆشیەکانی جوالە تێکیان خۆش و دروست و خۆش هەڵبژێرین بۆیە بیری ڕخنەگرانە ئیجازەدات ڕخنە لەو مامۆستا بوورم ئەگەر ئەویش تەندروستی تیاابێ ئەزانێ ڕخنەکان چوونە ماڵی خۆیانەوە ئاوێنن ئەو ڕاستەکاتەوە نابێ ئاوێنەکە پشکێنێ بێ خۆی ڕاستکاتەوە و لەم ڕێگەوە وردە ڕۆشنبیری دروستەوە ئازادی بەیان دروستەوە سەقافەتە چواتەبان و ژیانی کۆمەلگا بەرەو تەندروست هەر بۆ تەنز ئەمە تۆ باسی ئەسکەندەرە کرد و باسی دیوجانی باینجانەکە و کردووەمانە هەر لەم سەردەما لە جێگەیەک دانیشت بووین شوزانم کەسێکاتە ژوورۆ بەرپرس بۆمانە وتی ئەمە مێشێ باشە وتی ئەمە مێشێت تۆمانە
برادێک لەوێ بوو لەو بابەتی نووسەر وشتانەش بوو کە تۆ جەنابە باسیەکە وتی فڵان وەهی ئەوەیە تۆ لە سارا کە دانیشی زۆر سەفەرەکەی تۆمانە ئاوا دەسەگری تەبریدەکە لە مەتەیە ئەوە تەشەنوجی کردو وتی وەڵا من قەدوا دانانیشم کووا من وا دانیشم دەوتی ئەوەی وا دانانیشی یەکسەر گۆڕی دکتۆر ویستە بەحسە ماست ئاف چی کرد مامۆستا باش جوان قسە کرد ئەوەی گوڵ ماست ئاوچیژی گوهدار دەکەن ژیهانە ئەوەی دەستهلاتدارن ئەخر منیش مەبەستە ئەوە بوو ئەوەی گوێگرەکەش ئەوە کینە یعنی جوا کیمەی کوردستاندا چەند نوعن مەڵباتی شێخانە ئەوەی گو متەنەفزن قودرەتی دەستێوا هەدەیە مەڵباتی بەک و مختار و ئاغانە سەرۆکن حزب و حرەکن سیاسینە دەستهلاتداری حکومینە طبعكي مشترك بين فان هر بين جاده هيا عاشق ومعشوقي منجي مالباطا منجي مالباطا منجي شيخ الطريقنا منجي دناف وادمه صفتك وان بوتا بيجم يعني بو مشترك هر اولي برنامجكش كويس ما دروستيكين توزي حزيلين هاريكي جمع حزبك يعني من بوخه بيجم وبو وان جماعتك بقو هدار بكن هاريكي جمع حزبك هر یکی بو من مخلص بی هر یکی شیرت و نقدکی بو باشکرن المبکی مبچعفی خراب و دجمناتی لی تماشد کن هر یکی آفماستی بو مبکی او نیزیکش بروی یکی پرزگریکک ایرو هیا دنا بین شیخ و مریدا دا دنا بین آغا و گندیا دا دنا بین دستهلاتدار و همولاطیا دا خلككي افماسكشي هنا حيلفان غدار انسانا مخلص هنا او دبنا السبب او دبنا استنج جو كاري خلكي بريفا ناشي مدعادكن بوان شيخاجي بوان اغاجي بوان دستهلات داراجي بوان سروكن حزباجي جو خواي قورا هنكي باش بكي قسمة رفيق وانا اوجي باش جو يخو بالنوا قرباني او راشكاوي بلى امش ما استاونب ترساوي امريكا بخوا ترساو موافق ناير ميت ظالم من لسانك بس الدكتور خالد بشتي رمضاني فقري منبر ايدي خلق بيجي والله دكتور خالد اواكر ما مشكله ده ان شاء الله ناقريته انا ان شاء الله فقري والله ان شاء الله فقري ناقري باشا يعني كقرايته ان شاء الله فقري انا في وسطيها يا انا ان شاء الله فقري في وسطيها يا وعلماء وزانبونا کاکا بێ ماستاوچیەکان بە خۆیان دابێن و بەشی بمانجێڕنەوە باش چی دیکە خەڵک ماستاوی حەلێکی بۆ دۆزی و ئەگەر بشگەڕێتەوە ئەگەر بشگەڕێتەوە بە ماستاو نەگەڕاوە کاکە دەرماخسەکی خۆش لێ بکەم لەسەر ئەوەی مامەستا کە گوتی هیچ ئەوە جوحا هەیە دەڵێ جارێک کابرایە گوتی تێچێگە وش حاکم بوو بە حسابی خۆی چێگای حکمی کردووە بارێکی لۆ هەڵگرت و گوت چم دەدەی گوتی هیچ دەگو کابرای گو هیچەکەم بدێ نەتگۆ هیچ خشتیوانە کە بردیانەکەن جوحای گوتی کاکە ئەوە قەزیەکەی ئێمێ گوتە ڕاستەکە بێ هیچی بدێ مادەم گوتی قوربان لە چێ بیدەمێ گوتی ئەمە لە باتی تو دەیدەمێ گوتی بەڵێ گوتی کتابەکەی هەرگەر گوتی چی لە بنە گوتی هیچ گوتی لۆ خۆت ببە جوان تێگەی یعنی هەندێک کەسێ بەڕاستی ئەوڕۆکە لە ماستاوچیاتی هیچی لۆ نامێتەوە منیش ئەوە ئەڵێم ئەوەی یعنی ئەتۆ تەماشا دەکەیت تۆ شتێڵ کڕێنێ بە هەر حاڵ تۆ زەگەرها مەجالی تایە ئەڵێ کاکە لە دوو گوناح ینی دانی بەس ئەمە هیچ هیچ ناکرێن و ماستاوی بێجگە لە هەندێک کاکە دەڕون گرفتی ئەوەشمان هەیە ئەمە ئێستا زۆر جاری وایە کەسێک کە ئەوەندە ماستاوچێتی دەکا ئەوەندە لە خەڵکدا نێزیکە بێتەوە یعنی سوبحانە لە تەماشای دەکەیت کاریگەری کاتە سەر خانەوادەکەشی کاریگەر کاتە سەر ئەولادیشی ئەولادیشی کە دەڵێن ئەوە کوڕی فرانکەسە کە دائما ئەوها شتێکی لە بۆ دەسەڵاتە کرد ئێستا من یەک نمونەیدم ئەوە بە ڕوخسەتی مامەستا دەسەڵاتی سووریا ڕووخا هەموو دەبێ مەلایەکی لە تەنیش دانیش ئەو مامەستایەکی وەسوێستە تۆ ئەگەر بۆن بوونە قسەی حەقت پێ ناکرێ ڕاستیت پێ ناکرێ ئەو جێگای بەجێ بێ لە باشترە بێدەنگ بە یعنی ئێستا ئەو پیاوە خۆی خانەوادەی کەسوکاری یعنی هەموو لەکەدار کرد بەو تەئیدکردنەی زوڵمەی کە دەیکرد تەنانەت یەک کەس بوو بەڵام لەوانەیە خوێنی هەزاران کەسی لە ملیدابی
باشە ئێلێرە ئێمە تەماشا دەکەن ئێستا جاری وایە تو لۆ دەرس خەڵک هەیە لە ئیدی کە وەرناگری مەسەلە لە بەرامبەرە خوای گەورە فەرمێتە فێرعون کە لە نایبرد فەلیەومە نونەجیکە ببەدەنیکە لیتەکونە لمن خەلفەکە ئایەتەن لۆی ببێ عیبرات ببێت دەرسێک یعنی دەسەڵاتدارێکی لە پاشی تو وانەکە ئێستا مە دەبینین ماستاوچێک بوو بە دەرس لە بۆ خەڵکی زۆر ڕیسوا بوو زۆر خراپەی بەرامبەردا کرا ئەو خەڵکەی دی ئێستا تەماشای دەکەی کاکە تو لۆ دەرس لەو پیاوە وەرناگری وا بوو بە مەهزەلە بوو بە وەسعێکی خراپ و یعنی ئەجا هەیانە کوژرا هەیانە سجن کرا هەیانە درا بە دادگا هەیانە دەربەدەر بوو یعنی خراپەی بەسەرمە ئەوجا ئاساری خراپەکەشی هێشتا هەرمایە ئێمە لۆ دەرس لەوانە پێشە خۆمان وەرنەگر لۆی بەڕاستی ئەو کەسێک کە ماستاوزیەتی دەکا یعنی هەم سیفەتەکە لۆ خۆی ناشیرنە هەم سیفەتەکە لە بۆ ئەولادی هەم لە بۆ خانەوادەی زۆر جاری وایە حتا لە بۆ عشیرەتەکەشی یعنی تەماشا دەکەی عشیرەتێکی بە کامل جاری وایە ناشرین دەبی لەبەر فعلی حاکمێکی لە وێندەر یان لەبەر کەسێک کە نسبەتە درێوە لای وێندەر لۆی بەڕاستی ئەمە پێویستمان بەوەیە کەسێک دروست بکەین نەزانی ماستاو بکە کەسێک دروست بکەین نەزانی مجاملەی خراپ بوو درۆ بەردامەکەم تاوا بووتم ئەگەر بۆم بملێ هەفتەی سێ بەرنامە لەسەر ماستاو بکەین هێشتا هەرکەمە چەکە تەواو بوو وایە سپاس دەکەم قوربانە بم ویستە قسە بکەی باش بەبدین لە سەرەتای بەردامەکە باسی ئەومان کرد کە ماستاوچی کارێکی ئێجگار حرامەکە و بەگشتیش باسی کارکتەر و شخصیت و کەرامەتی خەڵکی ماستاوچیمان کرد من ئەڵێم بۆ خاتری ئەم مانگی ڕەمەزانە خوایە عەقڵمان و کەرامەتمان ئەوە نەسووک نەکەی کە ماستاوچیە کەڵمان خەڵەتێنێ خوافیز